لەم کورتە ڤیدیۆ لەگەڵتانم بۆ ئەوەی بتوانین چەند ڕاهێنانێک ئەنجام بدەین بە کۆمەڵە کەرەستی سادە. کەرەستە سادەکانمان بریتە لەم قەسەبانە و لەگەڵ ئەم چلکەیە. چۆن بتوانین سوود لەمانە وەربگرین بۆ ڕاهێنان؟ ئەو ڕاهێنانێکی ئێمە ئێستا ئەنجامی ئەدەین بریتە لە ڕاهێنانی هاوڕەنگی یاخود فێربوونی ڕەنگ و زائیدەن ڕاهێنانی تەرکیز. چۆن بتوانین ئێمە ئەم سێ ڕاهێنانە ئەم سێ تەمرینە کۆ بکەینەوە لە ناو یەک ڕاهێنانە بەم کەرەستە سادانە. ئەم چلکەی کە لەبەر دەستمانایە وەکو ئاشنایە لای هەمووتان لە ناو هەموو ماڵێکە بەکار دێت کە بەکار دێت بۆ گۆشت بەژاندن و بۆ کۆمەڵێک لەو شتانەی کە لە ناو ماڵە بەکار دێت. ئەمەمان لێ دروست کردووە. بەڵام ئەمەوێت تێبینی لەسەر شتێک بم ئەم پارچەی کە چلکەی کە بەردەستمانەوەیە ئەگەر سەیر بکەین سەرێکی تیژی هەیە. بۆیە پێویستە ئێمە ڕەچاوی ئەو کەرەستانە بکەین کە بۆ مناڵەکانی بەکاردێنین، پێویستە ڕەچاوی لایەنی سەلامەتی بکەین لە بەکارهێنانی ئەو کەرەستانی کە بۆ ڕاهێنانەکان ئەنجامی دەدەین. کۆمەڵێک لەم چیرکانەمان هێناوە، 6 دانەمان هێناوە، ئەم بەشەی سەرەوەیمان قرتاندووە چونکە بەشەی سەرەوەی تیژە لەوانەیە مەترسی هەبێت. هێناومانە لەگەڵ پارچەیەک لە شێوەی تەپەتۆرە ئەم چیرکانەمان لەسەر داناوە بەم شێوەیە دەرچووە. و پارچە قەسەبەکەشمان چی لێ کردووە؟ چەندانێکمان هێناوە بڕیومان بەم شێوەیە. بە ئێستا بخینە بەرچاوە بەم شێوەیە قەسەبەکانمان بڕیوە. چۆن بتوانین ئێمە بەمانە ڕاهێنانی تەرکیز بکەین و ڕاهێنانی ڕەنگ بکەین و ڕاهێنانی هاوڕەنگی بکەین؟ بێگومان پێویستە ئەو قەسەبانی کە ئێمە بەکاری دێنین پێویستە ڕەنگا و ڕەنگ بێت و هێناومانە بڕیومانە بەو شێوازانەی کە خۆمان ویستومانە، واتە بە هەر شێوێک بێت بە هەر قەبارێکی جیاواز بێ ئێمە ئەتوانین قەسەبەکان بڕین و بەکاریان بهێنین. لەگەڵ چیرکەکانە بەم شێوەیە بۆ نمونە ئەو مناڵەی کە هیچ شتێک لە ڕنگ نازانێ، هاوڕەنگی نازانێ، مەسەلەن ناڕەنگەکان ناناسێت، بێگومان پێویستە سەرەتا فێری هاوڕەنگی بێت. ئەمە ڕاهێنانێکی باشە بۆ ئەو مناڵانەی کە بیانەوێت فێری هاوڕەنگی بن. بەم شێوەیە قەسەبەکانیانی لە ناوچیرکەکان دایانێنین، شینەکانە خێنە لای یەک بەم شێوەیە. ئەو کاتە ئەو مناڵە کە لەبەردەستە بێگومان تۆ بێ نمونەیەکی بۆ بکەیت لەم ڕاهێنانە پێویستە سەرەتا مناڵەکە ئیشەکەی تۆ ببینە، جارێ بزانێ ئەم کەرەستانی تۆ خسووتە بەردەستی چۆن بەکاریە. بێگومان هەر ئاوە کۆمەڵە کەرەستە بخێتە بەردەستی و بڵێ ئەنجامی بدایان چەند ڕێنمایەکی سەرەتایی بە مناڵەکەت بدەیت لەوانەیە تۆزە قورس بێت، بە تایبەتی بۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت. بۆیە پێویستە تۆ ئەو کەرەستانی کە بەکاری دێنیت تۆ خۆت سەرەتا ڕاهێنانەکە ئەنجام بدەیت بەم شێوەیە. ئەمە بۆ ڕاهێنانی هاوڕەنگی. دوای ئەوە ڕەنگی سوورمان هەیە، سوورەکان دانێن. بێگومان ئەگەر سەرەتا بێت مناڵەکە پێویستە تۆ ببینە جارێکە ئەم ڕاهێنانە ئەنجامە دەیت بەم شێوەیە سوورەکان بۆ لای سوورەکان. بێگومان ئەمە لەوانەیە تا ڕادەیەک بۆ هەندێک مناڵ قورس بێت چونکە بەکارهێنانی ئەم قەسەبانە و دانانی لەناو ئەم چیرکانە تۆزە تەرکیزی باشی ئەوێت. بۆیە ئێستا کە من بە ئاوا بە ئاسانی ئەتوانم بیکەم بۆ من ئاسانە، بەڵام لەوانێت بۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت قورس بێ. ئەو کاتە لەوانێت تۆ پێویست بکە کەرەستەکانت بگۆڕی بە پێی توانای منداڵەکە لەلایەنی تەرکیز و لەلایەنی هاوڕەنگی. بەم شێوەیە ئەتوانین لە ڕێگەی ئەم کەرەستە سادانەوە ئەو ڕاهێنانەی کە ئەمانەوێت لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانمانە ئەنجامی بدەین. بەم شێوەیە ڕێنەکانی تیژەخێنەوە شوێنی خۆی وەکو ئەیبینن، هەم ڕاهێنانی هاوڕەنگی و هەم فێربوونی ڕەنگەکان. ئەمان شێوە ئەم ڕاهێنانی کە قەسەب و چیرکەکانمان تیا بەکارهێنا دەتوانین هەمان شێوە ڕاهێنانی تەرکیزی پێ بکەینەوە بە بەکارهێنانی ئەم قوتووی کە لە بەردەستمانە. ئەم قوتووە قوتووی پسکیتە، هێناومانە کاغەز شتمان لێ کردێتەوە و سەرەکەیمان بەم شێوەیە کون کردووە بەکاری دەهێنین بۆ ڕاهێنانی تەرکیز.
بێگومان ئەگەر بۆ ڕاهێنانی هاوڕەنگیش بەکاری بێنی ئەو کاتە تۆ توانی ئەم بەشانەی کە لێرە کولمان کردووە توانین تۆ بۆی بکەیت بۆیە مناڵەکە ئەگەر بۆ لێرە ڕەنگی زەردت کرد بێ بە ڕەنگی زرد بۆ نمونە مە خۆی بەشی سەرۆی زەردە ڕانێ نتوانیت توزە قورس بێ زرد بکەیت بەڵام بۆ نمونە ڕەنگی شین بچێتە شوێنی ڕەنگی شین بەڵام ئێمە بەبێ بەکارهێنانی ڕەنگ تەنها بۆ ڕاهێنانی تەرکیز بەکارمان هێناوە ئەم قوتووە بم شێوەیە مناڵەکە توانێت لە ماڵەوە ئەم ڕاهێنانت بۆ بکە بۆ ڕاهێنانی تەرکیز و بۆ ڕاهێنانی تەنسیقی بینی دەست و چاو و بۆ بەکارهێنانی ماسوولکە بچووکەکان و بێگومان تۆ توانیت شوێنی حەجمی ئەو کونانەی کە تۆ دادناوە بۆ بەکارهێنانی ئەم قەسەبانە تۆ توانی گەورە بچووکی بکەیت و کۆمەڵە کەرەستەی تریش هەبێت لەوانەیە بتوانانی پارچە چیرکەیەک یا بۆ نمونە بە پێی گەورەی و بچووکی بەکاری بێنی بۆ ئەوەی جیاواز بێت مناڵەکە بتوانێت بزانێت قەبارەی ئەوە بۆ کامێک لەوانە دەبێت بیکات و بێگومان تۆ دەتوانی لێرەشە ئەو کونانەی کە ئەمانەیە بەکاری بێنین لە چواردەوری قوتووەکان حەسەب ئەو ڕاهێنانەی ئەو کەرەستانەی کە لەبەر دەمانایە دەتوانین بەکاری بێنین بەو هیوایی جێ سوود بێت.